کێیە؟ گەرمیانیەکی لە خۆگۆڕاو کاتێک دەگاتە هۆڵندا لەگەڵ خانمێکی جوو ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێت. لەگەڵ پۆڵ بریمەر وەک وەرگێر و یاریدەدەر دەگەڕێتەوە عێراق لە یەکێتی خۆی نزیک دەکاتەوە و ئەوانەیش پێشنیاری بۆ ئەکەن بەبێتە قایمقامی خانەقین یان جێگری پارێزگاری دیالە، بەڵام لەپڕ دەبێتە دڵخوازی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان. جا دەوترێت بارزانی هەرکەس بچێت بە دڵیدا ئیتر دەستبەرداری نابێت ئەگەر هەموو دنیاش قسەی بۆ بکات. جا ئەم شانسە ئەمجارە بەر ئەم پیاوە گەرمیانیە کەوت بێ ئەوەی هیچ پلەیەکی حیزبی لە ناو پارتی هەبێت. کاندیدی جۆکەری ئەو حیزبەیە بۆ هەموو شت و بۆ هەموو پۆستێک. ئەوە فواد محەممەد حسێنە، وەزیری پێشووی دارایی عێراق و ئێستاش وەزیری دەرەوەیە. ئەم پیاوە ژیانی وەک مار و پەیژەیە و ئۆقرە بەخۆی ناگرێت. سەرەتا پارتی و دواتر دەبێتە یەکێتی و پاشان دەبێتەوە پارتی و ئێستاش هەر بەوەی هاوتەمەنی مەسعود بارزانیە و دڵخوازێتی کۆتری بەخت بە سەرشانیەوە نیشتۆتەوە و پۆست لەسەر پۆست وەری دەگرێت. جارێک دەبێتە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لەو واشنتۆن و بڕۆکسلەوە پڕ بە قورگی هاوار دەکات کە عێراق نەماوە و کوردستان بەشێک نەبووە لە عێراق و لی جیا دەبێتەوە. دواتر 180 پلە پێچەوانە دەبێتەوە و لە بەغدا کێبڕکەی ئەوە دەکات ببێتە سەرۆک کۆماری عێراق، بەڵام کە دەدۆڕێت هێندە تووڕە دەبێت و بە خێرایی دەڕوات هەوای شانی پەیامنێرەکەی تەنیشتی لول دەکات. لەوەش خراپتر سەرۆکی پارتی وەک ئەوەی سوێندی خواردبێ کە لە بەغدا ئەیهێڵێتەوە بە دەستماچکردنی سەدر و عامری فواد حسێن ئەکەنە وەزیری دارایی کە ئەتوانی سوێن بخۆی. دۆناڵد ترامپ چەند لە جوگرافیا ئەزانێت، فواد حسێنیش هەر ئەوەندە سەر لە حسابات و پارە دەرئەکات. ئەم بەختەی فواد حسێن لە ناو پارتیەکان بۆتە جێگەی نیگەرانی و ئەڵێن ئەم فواد حسێنە ئەگەر چاخی کەمتیاری پێوەیە بابزانین. ڕەفتارە سەیرەکانی فواد حسێن بەوە ناوەسێ ڕۆژێک وەک پیاوێکی لیبراڵ سەرمەستە بێ لە ئاهەنگی ڕۆژی نیشتیمانی فەڕەنسا و خۆی بە هاوڕێی ترامپ ئەزانێ کەچی لەپڕ لە پرسەی قاسم سولەیمانی بەجلێکی ڕەشەوە لوشکەی گریانی دێت و وەک کۆسکەوتوو دەردەکەوێت. لە دوای 2017 شکستی ڕیفراندۆم پارتی هەر پۆستێکی باڵای هەبێ لە بەغدا ئەم شانسەی خاڵە فواد کاندیدی بێڕکابەریانە. ئیتر سەرۆک کۆمار بێت یان وەزیر یان حەز ئەەکەی کاندیدی بکەن بۆ مامۆستای هونەر گرنگ نییە لەگەڵی دەگونجێ یاخودنا، چونکە ئەم پیاوە هەرچی بێ ئەڵێ خوا نەیبڕێت و قبوڵیەتی.